لێرەکانی هەفتەی هەشتەمی پاڵاوتنی خولی پلە2 کوردستان و لە کۆمەڵی یەکەم ئاسۆ لەسەر یارگای خۆی میوانداری جیهانی هاوشاری کرد. لانیوە یەکەم ئاسۆی خاوەن ماڵ باشتر دەرکەوت و لە خولەکی 35 با گۆڵێکی هیوا موحسین لە یاریەکە پێشکەوت. یاریزانانی یانەی جیهانیش نەیانتوانی مەترسی بخەنە سەر گۆڵی ئاسۆ تاوەکو بە گۆڵی یەکسانی بگەن. لانیوەی دووەم جیهان بە ئامانجی هەوڵدان بۆ گۆڵ یەکسانی باشتر دەرکەوت. لە خولەکی هەفتە ناوژان گۆڵپارێزی یانەی ئاسۆ ئەحمەد جەماڵی بە کارتی سوور کردە دەرەوە. بەڵام جیهان هیچ سوودێکی لە کەمی ڕێژەی تیپی بەرامبەر وەرنەگرت و لە یاریەکە تووشی شکستات. سپاس بەخوا توانیمان ئەمڕۆ بلیتی قۆناغی داهاتوو ببڕین. ئیشاڵڵا لە بۆ قۆناغی داهاتوو دەبی ینی زیاتر خۆمان ئامادەکەین، زیاتر خۆمان تۆکمەترکەین. کەم و کوڕیمان هەیە بەڵام لەسەر کەم و کوڕیەکان سپاس بەخوا ئەو قۆناغەمان بەسەرکەوتەوەی تێپەڕاند. ئیشاڵڵا لە قۆناغی داهاتوو باشتر خۆمان ئامادەکەین و دەگەڕێنەوە. ڕاستەکەی وەڵی بەداخەوە هیوامان نما ئەوە بەس بردنەوە لەمان باش بوو ئەویش کە نەمانتوانی ئەوەش بێت تەمرینی و فەریقەکان تر کە لەوانەیە هەموو ڕۆژ تەمرین دەکەمە تەمرینمان نییە لە ڕۆژێک لە هەفتەکە ئەگەر تەمرینی بکەن جاروای ناشیکەن ئەوەش ئەنجامەکەی دەبی بەڕاستی مەلعەبەکەش ئەوها نەبوو یعنی تۆپانەکەش لێ نەدەکرا بەخۆی. الحەمدولillah و شکر ئەو ساڵ نەمانتوان بەسەرکەون ئینشاڵڵا پیرۆزیشان بی نادی ئاسۆ ئینشاڵڵا بە دڵێکی خۆش بردیانم پیرۆزیان بی. بەم شێوەیە یانەی جیهان کۆتایی بە یاریەکانی لە خولەکە هات. هەفتەی کۆتایی پشوو دەبێت بە 11 خاڵ خانەی چوارەمیشی لەدەستدا هەر بۆیە نەیتوانی بگاتە خولی پلە2 کوردستان. ئاسۆش بە 15 خاڵ بلیتێکی خولی پلە2 کوردستانی بڕی و لە ڕیزی ئەو بیستیانەیە دەبێت لە خولەکە لەم وەرزە ڕکابەری دەکەن. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.